من لە خانەقینەوە هاتووم بەشداریم کردووە لەم پێشەنگە لەسەر ئەم تابلۆیە. ئەم تابلۆیە باسی چاوەڕوانیەکە، چاوەڕوانی خاونەکان، چونکە ئێمە ئێستا لە مجتەمەعا کە هاینەتەی ئافرەت زۆر بە ئاسانی خاونەکانی جێبەجێ ناکات. ئەمڕۆ ڕۆژی 8 مارسە پیرۆزبای لە تەواوی سەرجەم ئافرەتان بێ جیاوازی کوردستان، عێراق یان ئەمریکا هیچ کێشەیەک نیە، تەنها ئافرەتان هەمومان بارەژێ ناونیشانی ئازادیان 8 مارس پیرۆزکەین. لەخوا بەزیاد بە ساڵ بە ساڵ ئەتەکێت و شاواز و ڕۆشنبیری پیاوان و هەمیش ئافرەتان بەرزتر بۆتەوە. ئێستا وای لێ هاتووە، یعنی بێعیبە پیاوان پیرۆزبایی لە هافرەتەکانیان دەکەن، یان هاوسەرەکانیان یان براکانیان پیرۆزبایی لە خوشکەکانیان دەکەن. هیوادارم ئەوە نەبێت بە عیبە، ببێت بە شتێکی جوان و سمبولێکی جوانتر. ئەمە دەبێتە هۆی پێکەوەژیانی نێوان خێزانەکان و هەمیش پەیوەندی ئافرەت و پیاوان باشتر دەبێت. و من ئەوڕۆ وەکو میوانێک بەشداری لە ئەم پێشەنگایان کردووە کە ئافرەتان تێیدا بەشدارن، توانیوانە بەکاری هونەری پڕڕەنگ و کۆمەڵێک چۆن دەڵێ هێمای جوانیان بەکارهێناوە لە دیوەوە دی ئافرەتە هەیە کە بڵێن ئافرەتانیش لە ڕێگەی دەتوانن شانبەشانی پیاوان ئامانجی خۆیان بگێنن. گروپی هونێری دڵخواست دوای ئەوەی کە 4 ساڵە کارەکات ئەم و هەستاین بە دامەزاندنی گەلەری گوری دڵخواست. دیارە ئەم گەلەریە و ئەهمیەتی خۆی هەیە و پێشانگاژ ئەهمیەتی خۆیە، بە تایبەتی لە بواری خانمانە کە زۆر گرنگ بوو بەلامانەوە پێشانگایەک ڕێ بخەین لەسەر ئاستی خانمانی شێوەکار لە سیرامیک لە پەیکەرسازی و کار بکەن. ئەم پێشانگایە لە 38 خانمی هونەرمەند تایە بەشداری کردووە لە خانەقین لە هەولێر و لە کەرکووک و لە سلێمانی. ئەم پێشانگایە فۆرمێکە بۆ کۆکردنەوەی خانمانە لە پێشانگایەکە بۆی کارەکانیان بەرجەستە بێ بە یەکتری و یەکتری کارەکانیان ببینین. دیارە پێشتر پێشانگای ترکراوەتەوە خانمان بەجیاوە بە هاوبەشی لەگەڵ ڕەگەزی هاوبەشی کە پیاوە. بەڵام ئەم جارە تایبەتمەندیەکماندا پێیان بە بۆنی 8 مارس و بۆنی ژیری کوردیشەوە کە دیارە من چەند جارێک باسم کردووە خانمان نابێت لە یەک ڕۆژە کارەکانیان کۆبکەنەوە بڵێن هەموو شتەکانیان بێ لە 8 مارسا بێت. دیارە هەموو ڕۆژەکان بۆ خۆیان جوانیکی خۆی هەیە، ئەبێ ڕۆژ لە ڕۆژ ژیان ئینسان ئەبدەیتی کەیتەوە نەک قەتیسیکە لە یەک ڕۆژە. ئەم پێشانگایە 38 خانمی هونەرمەند کە تایە بەشدار بووە، سیرامیکی تایە و وەکوتمانەحتی تایە و 56 تابلۆی جۆرا و جۆر و خەبارە جیاواز هەڵواسراوە کە هەر یەکەیان بۆ خۆی تعبیرێکەکە لە ئایدیای هونەرمەندەکە، هەیە لە بواری سروش کاری کردووە، هەیە لە بواری جەندەر کاری کردووە، هەیە لە بواری یەکسانی و کۆمەلگا لە کوردی لە نێو کۆمەلگای کوردی کاری کرد.